شاعری جواننووس و شارەزا لە بواری زمانە ناسری حسامی کوڕی هێدی شاعری گەورەی کورد شارێکی زۆر جوانی هەیە بۆ دەربڕین لە هەست و احساسی هەر کوردێک لەبارەی زمانەوە پێم خۆشە بۆتان بخوێنمەوە. دەڵێ مەلان کاتێک لە باغان پۆل دەبەستن، درەخت کاتێک لەبەر باران دەوەستن، کە نەیزاری قەرەق گۆلاو لەبەر با وەکو شمشاڵژەنێک شمشاڵ بەدەستن، مرۆڤی سەر زەوی کاتێک کە شادن، کە خەمبارن، کە هۆشیارن، کە مەستن، کە گیانداران لەبەر ئازار دەناڵن، دەناکاتێک ئەویندار و بەهەستن، هەموو بە زمانی خۆی دەدوێ و دەخوێنێ، ئەدی بۆچی زمانی من دەبەستن. بە هیوایەوەی ئەوەی کە هەیە لە پارچەکانی تر بە تایبەت لە باکوور لە ڕۆژهەڵاتی کوردستان لە ڕۆژاوات شایەتێکی گەورە بۆ زمانی کوردی هەیە، بۆ زمانی شیرینی کوردی هەیە. ئەوە نەمێنێ بەڕاستی لە ژیاندا مۆدێلیەوە نەماوە کە تۆ ڕێگە بە ئەوەنەی کە مرۆڤێک بە زمانی دایکی خۆی خودداوا دروستی کردووە وا هاتۆتە بوون بەو زمانەی دایکی خۆی نەتوانێت قسە بکە. بەڕێزان بەردەوامە بین گفتوگۆکەین لەگەڵ میوانەکەمان زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر دارا حەمین محەممەد کە بەڕێزان مامۆسای زانکۆن لە ڕێگەی سکایپەوە لەگەڵمانە گفتوگۆکەین لەبارەی زمانەوە. بەڕێز پرۆفیسۆر دارا سڵاو لێ بێبیانیت باش. ئەگەر پێمان بڵێ زمانی کوردی ئێستا لە سەراستی گیان یەکێکە لە زمانە زیندووەکان و ئایا مەترسی لەسەر زمانی کوردی هەیە لە ئایندەیە؟ بەیانیتان باش، سڵاو ڕێز بۆ جەنابتان بۆ بینەرانی بەڕێزی کورسات. من دەنەکە هەم بچڕا هەم زۆر نزم بوو، بەڵام وەکو سەرەتایەک هەندێشتم هەیە ئەیورێم دواتر حەزەکەم پلارەکە ئەگەر بکرێت دووبارەی بکرێتەوە. ئەمڕۆ ڕۆژی جیهانی زمانی دایکە بە ئەو بوونەوە پیرۆزبایی لە هەموو گەلان دەکەین بەگشتی و ئەو نەتەوانەی کە خاوەنی سەربەخۆنین بە تایبەتی، چونکە ڕاستی ئەو ڕۆژە ڕۆژی جیهانی زمانی دایک زیاتر مەبەست لێی ئەو میلەتانەیە کە خاوەنیکیانێکی سەربەخۆ خاوەنی دەوڵەتێکی سەربەخۆنی و زۆر جار ئەوانە تووشی سندن و ڕوبەڕووی زەبر و زەنگ و ئەوانە دەبنەوە. پیرۆزبایان لێ دەکەین بە ئومێدی ئەوەی هەموو ملەتێک هەموو نەتەوەیە هەموو خاوەن زمان و کەلتورێک بێت بە خاوەنی کیانی سەربەخۆی خۆی لە پێناو پاراستنی زمان و دەت و هاوڵاتی و کەلتور و نیشتیمانی خۆی. باشە بەڕێز مامۆستا دارا، یعنی ئەوەی کە هەیە زمانی کوردی یەکێکە لەو زمانە شیرینانەی کە ئێمە بێگومان شانازی پێواکەین، بەڵام هێشتا وەکو پێویست بەتایبێت لە پارچەکانی تری کوردستان ئازاد نییە، بەنی کورد ئازاد نییە کە بە زمانی خۆی بخوێنێ، بە زمانی خۆی گفتوگۆ بکە، بە زمانی خۆی مامەڵەی فەرمی ڕۆژانەی خۆی ڕای بکە. ئەمە پەیوەندی بە چیەوە هەیە؟ ئەمە بۆم سەردەمە گونجاوە ئێمە ئێستا لە 2023 یانی ئەم ڕەگەزپەرستیە چەندە زیان بە زمانەکەمانەگەێنێ. ئایا مەترسی لەسەرم زمانە دروستەکە؟ لە ڕاستیە وەکوتم دەنەکە بچڕێ، بەڵام ئەوەی من تێگەیشتم ئەوەیە کە باسی زمانی کوردی ئەەکەی دۆخی زمانی کوردی بە تایبەتی لەو ناوچانەی کە تا ئێستا هیچ مافێکیان بەدەست نێنراوە و تا ڕادێک ئەتوانین بڕێن لە هەندێک شوێن قەدەغەش کراوە. لە ڕاستیە وتەیەکی چۆمسکی وتەیش نییە بە تەواوەتی هەر بەسەر هاتێکێتی، جارێکیان سەردانی تورکیا ئەکا ئەچێتە زانکۆی ئامەد لەوێ وتەیەک پێشکەشەکە، خوێندکارێک هەڵ ئەسێ ڕوونکردنەوەیەک ئەدا ئەڵێ تۆ ئێستا باسی زمان و باسی توێرەکانی زمان و باسی بەهای زمانەکەی، بەڵام بەداخەوە ئێمە لێرە ئێستش زمانەکەمان قەدەغەیە لەمان.
لەوێ وتەیەک ئەڵێت و ئیتر ئەو وتەیە بەڕاستی جێ خۆی ئەگرێت چووکە ئەڵێ من پێم سەیرە لە سەدەی یەکەمدا ئەو کاتە بیستەمدا ملەتێک هەبێ کە خاوەنی مێژوو بێ، خاوەنی جوگرافیا بێ، خاوەنی زمان بێ و زمانەکەی دێ قەدەغە بکرێت. ئەمە سروشتی بەداخەوە سروشتی دوژمنانی کوردە، سروشتی نایارانی کووردە کە هەمیشە دژایەتی زمانی کوردی ئەکەن و بڕیاریان داوە کە هەمیشە دژی زمانی کوردی بوەستنە. بەڵام خۆشبەختانە زمانی کوردی زمانێکی پتەوە، زمانی کوردی یەکێکە لە زمانە کۆنەکانی ناوچەکە و زمانی کوردی ڕەگ و ڕیشەی داکوتاوە لە ناخی هەموو تاکێکی کووردا، بۆیە تاکو ئێستا ماوە و پارێزراوە و خاوەنی شکۆ و پێگەی خۆیەتی لە ناو زماناندا. ئەمە ئەتوانین بڵێن بە هینێکی ئینشایی تاویرێکی ئینشایی بۆ ئەو دۆخە. بەڵام ئەگەر بین لە ڕووی با بڵێن بە دیکۆمنت بە بەڵگا لە ڕووی زانستیەوە کاری لەسەر بکەین، ئەوەش بۆ خۆی ڕاستیە هێنی خۆی هەیە، لێکدانەوە و ڕاوە و شیکاری خۆی هەیە. ئێمە وڵاتەکەمان دابەش کراوە بەسەر 4 وڵاتدا. وڵاتێک کە کوردستانی گەورەیە کە کوردستانێکی یەکگرتووە دابەش کراوە، حتمما زمانەکەش لەگەڵیا دابەش ئەبێ. زمانەکەمان بۆی ئێستا دابەش بووە بەسەر 4 میلەتە، 4 وڵاتە. بەداخەوە ئەم 4 وڵاتە وەکو ئەوەی ئەم 4 وڵاتە وەکو ئەوەی ڕێککەوتێکیانکردێت کە 3 میلەتە فارس و تورک و عەرەب، وەکو ئەوەی ڕێککەوتنێکیان کردبێت کە لەسەر بناغەی دژایەتی کردنی زمانی کوردی، هەرچەند خۆیان ڕێککەوتنی سیاسیان هەیە، بەڵام خۆ نەبوو بچێتە بگاتە ئاسی ئەوەی کە تۆ بێ کار لەسەر ئەوە بکەی کە زمانی کوردی لە ڕێگ و ڕیشەوە دەربی. بۆی ئەبینین سیاسەتیان وایە و تەنانەت لە ئێستای عێراقیشدا کە عێراقێکی بڵێن دژایەتیکردنەکە بەردەوامە، وەکەوەی ئەو ڕێککەوتانیان هەبێت و بڕیاریان دابێت کە دژایەتی ئەم زمانە بکەن. بەڵام وەکوتم خۆشبەختانە زمانەکەمان زمانێکی پتەوە، زمانێکە یەکێکە لە زمانە هەرە کۆنەکانی ناوچەکە، هەروە بە شکۆمەندی ماوەتەوە و ئەشمێنێتەوە. باشە، کەواتە دکتۆر ئەوە دەزانین ئەوان نەتەوەی ترن، ئەوان ژایەتیمانەکەن و ناوێ نانین بە دوژمن، بەڵام دەڵێن دوژمنانی زمان هەمیشە دەیانەوێت زمانەکەمان گەشە نەسەنێەوە، برەو نەسەنێەوە، بەکارێنەرانی کەم بنەوە، ڕێژەی بەکارێنەرانی. بەڵام لەنێو خۆدا خۆمان چیمان کردووە بۆ پاراستنی زیاتری زمانەکەمان، برەودان بە زمانەکەمان. ئێستا ڕەوشی زمانی کوردی چۆنە بە بڕواییەوە؟ لە ڕاستیدا گرفتی ئێمە تەنها لەگەڵ نەیارەکانمان نییە، ئێمە خۆزگە گرفتەکانمان تەنها لەگەڵ نەیارەکان بووە. بەداخەوە دکتۆر پێچی هەڵەکەت باش نەبێ هەندێجار بڕینی تایە قسەکانت، ئەگەر کوێر لە دەنگی ئێمە بێ بە پێی توێرەکان بەڵێ بەڵێ ئەگەر پێنسەی سەرەکی هۆکاری پەیوەندیکردن بێ، دکتۆر بەداخەوە دەنگی تۆ بە باشی ناگاتە لای ئێمە، دەنگت دیێت و ئەبڕێ گەشتەکەی ئەوە بێت کە هۆکار بێ بۆ لێگەیشتن، ئەوە بۆ خەڵکە دەنگەکە نازانم، من وەک پێویست دەنگەکە ناگاتم نازانم. بەداخەوە دەنگ ناگات دکتۆر، دەنگت ناگاتە لای ئێمە بە باشی. ئەگەر هاوکارانم چاکە بێت بۆی چاکیکەن، ئەگەر چاک نابێەوە بۆی کە دکتۆر ئەگەر گوێ لە دەنگی منە، پرسیارەکەی من ئەوەیە وەکو دوا پرسیاریش ئێمە لە نێو خۆدا چی بکەین؟ ینی خۆمان چیمان کردو بۆ پاراستنی زمانەکەمان، هەوڵەکانی خۆمان چی بێ؟ دەستە خۆش بێت. لە ڕاستیە وەکوتم ئێمە یەکێ لە کێشەکە خۆی خۆمانە، بە تایبەتی لە باشووری کوردستاندا ئەو هەلەی لێرە ڕەخساوە
لە هیچ شوێنێکی تر لە هیچ پارچەیەکی تر بۆ زمانی کوردی نەڕەخساوە بەداخەوە بەڵام ئێمە ناتوانین ینی ناتوانین وەکو پێویست کار لەسەر زمان بکەین بە تایبەتی پرسی زمان بۆ ئێمە زۆر گرنگە چونکە ئەگەر بۆ میلەتان پرسی زمان بۆ نمونە هۆکارێکە بۆ لێک تێگەیشتن هۆکارێکە بۆ ئاڵوگۆڕکردنی بیر و ڕاکان ئەوە بۆ ئێمەی کورد لە ڕاستیدا زمان ئەبێتە شوناس زمان شوناسمانە بەڵام بە تایبەتی بەداخەوە لە سایەی دەسەڵاتی خۆماندا لە سایەی دەسەڵاتی کوردیدا ئەم پرسە وەک پێویست بایەخی پێ نەدراوە وەک پێویست بایەخ احتیمامی پێ نەدراوە بۆ نمونە ئێمە یاسای زمان هەیە لە 2014ەوە یاسای زمان دەشوە کە یەکێکە لە پارێزەرەکانی زمان لە 2014 دەچۆت تا ئێستا کاری پێ نەکراوە ئەگەر کار بە یاسای زمان کە سەرباری تێبینەکانمان تێبینیمان زۆرە لەسەر ئەو یاسایە کەم و کورتی زۆرەوە پێویستی بە هەموارکردنەوەیە بەڵام سەرباری ئەوەش ئەگەر کاری پێ بکرێت کار بە هەندێک لە بڕگەکانی لە مادەکانی بکرێت بە دڵنیاییەوە دۆخی زمانی کوردی ناگەیشتە ئەم دۆخی کە ئێستا ئەیبینین ئەم دۆخە نالەباری کە ئێستا ئەیبینین بۆیە پێویستە لە ڕاستیە پێویستە لەسەر حکوومەتی هەیە پێویستە لەسەر دەسەڵاتی کوردی بابەتی زمان پرسی زمان جا بکاتەوە لە هەموو پرسێکی سیاسی بیسپێرێ بە ئەکادیمیای کوردی بیسپێرێ بە زانکۆکان بەلایەنە پەیوەندیدارەکان بۆ ئەوەی چارەسەرێکی بۆکەن چونکە ئەم هەلە پێچە دووبارە نەبێتەوە کە ئێستا لە بەردەسایە بۆیە بەڕاستیانی ئێمە کەمی زمانەکەمان نییە وەکو دەسەڵات ئەگەر بێت و خەممان وایە ئەوایە کارمان کردایە بۆ ئەوەی چۆن گەشە بەم زمانە بدەین چۆن هەنگاوەکانی یەک بخین بەرەو بەستاندارکردنی زمانی کوردی کە بەداخەوە ئێرم نەک هەنگاوەکان نانرێ ڕێگریش دەکرێت لەوەی کە هەنگاو بنرێت لەلایەن دەسەڵاتی کوردیەوە ڕێگری ئەکرێت لەوەی کە هەنگاو بنرێ بەرەو بەستاندارکردنی زمانی کوردی ئەمەیە دوو لە ڕاستە هەموو میلەتێک هەموو نەتەوەیەک زمانی خۆی لە لای باڵاتنی زمانە و ئەمە بەپێی یاسای زمان لە هەموو میلەتانە هەیە ئەوە تەنها ئێمەین یعنی ئەوە تەنها ئێمەین کە زمانی کوردی بە شێوەیەک مامەڵەی لەگەڵاکەین وەکو زمانێکی لۆکاڵی وەکو زمانێکی ناوچەیی وەکو زمانێکی مەحەلی هەر زمانێکی تری ناوبنین چونکە بۆ نمونە ئەو بڕیارەی لە 2015 لە وەزارەتی خوێندنی باڵاوە بەداخەوە ئێرە دەرچوو زمانی کوردی ببێتە زمانێکی ئارەزوومەندانە ئەوە هاوشێوەی ئەو هەیە لە سەردەمی بەحسا بڕیاری لەو شێوە دەرچوو ئەڵێ ئەگەر خوێندکار نەچوو بە دەرچوو حسابەکە بەداخەوە ینی ئەو مامەڵەیە کە ئێستا خۆشبەختانە وەزارەتی خوێندنی باڵا ئەو بڕیاری هەڵوەشاندوێتەوە هەرچەند خۆزگە ڕاستە و سپاس جێبەجێ بکرێت کە ئەوە هەنگاوێکی باشەوە جێ دەستخۆشیە زۆر سپاس ئەمە یەک کێشەی ئێمە بەڕاستی زۆر سپاس بەڕێز پرۆفیسۆر دارەحەمید محەممەد مامۆسای زانکۆ سپاس کە لەگەڵمان بووی ببوورەکە دەنگەکە بە باشی ناگەشت بەڵام دیارە گرفتەکە لە هێڵەکەی لای جەنابتانە سپاس بە ڕوونکردنەوەکانە